زیاتر لەسەر بابەتی دۆلار بەهای دۆلار وە تایدا ئەو ڕستەی کۆتایی هاوکارم بڕوا بەهادین کە باسی سیستمی کۆدای کرد لە نێو ستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز سیروان محەممەد بازرگان و هاوردەکارمان کردووە. کاک سیروان زۆر بەخێربی مادوومان کردی. لە ئەو پەیامی کۆتایی پەیامنێری کورسات نیوزەوە دەست پێ دەکەم. سیستمی ئەسی کۆدا ئەگەر بێت و لە هەرێمی کوردستانی جێبەجێ بکرێت و بازرگانان خۆیان تۆمار بکەن چ کاریگەریەک لەسەر دۆلار دادەنێ؟ طبعا نظامی ئەسی کۆدا حکوومەتی ناوەند لە ساڵی بدایەتی ساڵی 2026 خستە بواری جێبەجێکردنەوە. ئێمە وەکو بازرگانێکەوە هاورداکەین لە وڵاتانی جیهانەوە بەرەو عێراق. بنسبەت ئێمەوە شتێکی خراپ نییە، شتێکی باشە لەبەرەوەی ئێمە تەحویلاتەکەمان بۆ کرێ بە بەردەوامی بە 1320 دلار کە ئەمەش بەرژەوەندی هاوڵاتی تیا بەڕاستیانی تۆ فەرقی هەیە لەوەی کە لە بازارە بە نرخێکی زیاتر بیکرد و هاوردی بکەی. ئەمە ئەتوانین بڵین هەم بەرژەوەندی هاوڵاتەکە زیاتر تاکو بازرگانەکە. لەم حاڵەتە تا ئەتوانم بڵێم خواد لەسەر دۆلار کەمتر ئەبێ لە بازارە خواد لەبەر ئێمە دنیاری عراقەکە تەسلیمی ئەو بانقاناکەین کە پەیوەستن بۆ کارانەوە ئەوانیش لە ڕێی خۆیانەوە ئەو دۆلارەمان بۆ نێرن بۆ ئەو کاڵانی کە ئێمە هاوردەکەین بۆ عێراق و هەرێمی کوردستان. واتە هاوکێشەکە بەم جۆرەیە ئەگەر بێت و سیستمەسی کۆدا لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت و بازرگانان بە تەواوی هاوردەکارانەوە خۆیان تۆمار بکەن دۆلاریان بە نرخی بانکی ناوەندی دەسەکەوێت ئەمە ژواکە خواستی ئێوە بۆ دۆلار لە بازاڕی ئاسایی کەم بێتەوە بەهای دۆلار دابەزێن. ئەمە کاریگەریە بێ لەسەر دابەزانی بەهای ئەو کاڵا و شمەکەی کە ئێستا لە بازارە زۆر بەرز بۆتەوە یا هۆکاری دیکەشەیە؟ ئێمە زۆر بازرگان هەیە داغڵی ئەو نظامە نەبووە، کێشەی هەیە مشکلی هەیە لەوانێ داغڵ نەبوو بێ. بەس کۆمپانیا گەورەکان بە عامەتەن کێکی ئێمەش لەو کۆمپانیا گەورانین لەو ڕۆژەی کە ئەو نظامە دەرچوە پێشتریش ئێمە هەر کاڵەکانمان هێناوەتە عێراق و لە دەروازەکانی خواروی عێراق هێناوانە بەڕاستی لەبەرەوەی نەمانتوانیەوە لە بەندەر عەباس بهێنین لەبەرەوەی نەتوانراوە نە لە سووریاوە نە لێوە ڕۆمان کەوتە دەروازەکانی خواروی عێراق و ئیشەکانمان بە جوانی و ڕێک و پێک هاتووە و کە ئەو کاڵانەش بە گوێرەی پێداویستی هاتووەتە هەرێمی کوردستانەوە بۆ نرخە دامانە بە هاوڵاتیان کەوا کە نظامی ئەو سکۆدەکە گرتووەتیەوە. زۆر باشە. سەبارەت بە باسی ئەوت کرد هاوردەکردنی کاڵا و شمەک پێم خۆشە لە زاری تۆوەکو هاوردەکارێک و بازرگانێکەوە بزانین دۆخی هاوردەکردنی کاڵا و شمەک ئێستا بۆ عێراق و هەرێمی کوردستان لە درێژەی 40 ڕۆژی ئەم جەنگەیە چۆنە؟ لە دۆخێکی زۆر خراپایە. باش بازرگانەکان بەڕاستی کۆمەڵی بازرگان هەیە کاڵەکانی هێناوە لە زۆر جێگا گیری خواردەوە ماوەتەوە ینی نەتوانراوە لەو جێگانە بێتە دەرەوە. بازرگانەکان ئەوەی کە بازێکی بازرگانی تریش کۆمەڵی بازرگان کرد ڕێڕەوێ ئاوێکانی زیاتری بەرەو جێگاکانی تر ڕۆشتووە. یەکێکیان لەوانە بابلمەندە بە کە یەتە عەقەبە جاریشتر ئەو ڕێگایەکی ترسناکە لە 15 بۆ 20 ڕۆژی ئەوێ ئیسا زۆر لە باخیرەکان ناتوان بۆ ڕێکای بنەوێت ترسیانەیە لە حوسەکان کەوا لێ بدرێ. مەجبورە بازرگانەکان بەرەو ڕێگای تر ڕۆشتون کە ئەمە ڕێگایکی دوور درێژە کە چێت ئەفریقا و نزیک ئەفریقا و ئەچێتەوە بۆ بەحری متەوەسطە و جاری ترێتەوە بۆ عەقەبە. ئەوەش تەقریبەن دەوری ئەتوان بڵێم 2 مانگی ئەوێ 60 ڕۆژی وێ و نرخەکانیش ئەوەنە زیادی کردووە ینی لە عەقڵان ینی دەبەرامبەر لەوانە نەقڵی بەحری دیایی کردی بێ تۆ زۆر ڕۆژانە لە زیاد بوونایە بیان وەگرن بە بازرگان زیاتر ینی داوای زیاتر ئەکەن یعنی بازرگان کۆڵی نیاوە ئەلحەمدولیلا ئێمە خۆمان وەکو کۆمپانیای خۆمان ئیمڕۆ یەکەم وەجبەی برنجی گوڵبەهار و کۆبانیمان داغڵی عەقەبە کرد و بەرەو هەرێمی کوردستان و بەرەو شارەکانی خواروی عێراق تۆزیع ئەکرێ کە مەشێکی دڵخۆشکەرەیە و ئێمە نظامی سکۆدەکەمان نەوەستاوە بە بەردەوامی ئێمە تەحویلاتمان بۆ کرێ بێ هیچ کێشە و گرفتێ. بەڵێ ئەم ڕێگا دوورکەوتنەوە و تێچووی هاتوچۆکە بەم جۆرە زیاد بووە هۆکارێکە بۆ گرانبوونی کاڵا و شمەک لە ناو هەرێمی کوردستان؟ ئەی تەبعەن دەبەرامبەر نرخەکان زیادی کردووە جاران بە هەفتەیەک لە بڵین ئەو کاڵان هاتوێ بە 10 ڕۆژ هاتبێ ئیسا چۆتە 60 ڕۆژ و زیاتر 70 ڕۆژ و ئێمە باسی جنوبی شەرقی ئاسیا زیاترەکەین
ینی نرخەکان زۆر زیایی کردووە زۆر لەبارەی نەقڵەوە. ئەگەر بێت و ئەم جەنگە کۆتایی بێت و ڕێگاکان ئاسایی بنەوە بۆ ئێوە کاریگەریە بێت لەسەر داوەزینی نرخەکان لە هەرێمی کوردستان و عێراق؟ حتمما کاریگەریە بێت لەبەری نزیکترین خاڵ گەروی هورمەتە داغڵە بێ بە نسبەت موادی خۆراکی زیاتر لە وڵاتانەوەیە کە نزیکەن دێەوە هەندستان نەگرێتەوە یعنی بە فەتری لاوانی هەفتەیەک زیاتر کەمتر دێت و نقڵەکەشی هەردانە گران نییە ئەی کۆنتێنەرێک لە 600 دلار بۆ تێ فەرقی لەگەڵ 4000 دلار بدەیان 500 دلار بین فەرقە زۆر فەرقەکە موادی خۆتایی هەتن حکوومەتی عراقیش بەڕاستی بەیانیشی دەرکردکەوە دوو کاڵا زەرورە لەم کاتە بۆ ئاسایشی خۆراکی کە لە ئیبراهیم خەلیل بە زووترین کات بێتە ناوە هەم ئەداواتی تەندروستی دا و دەرمان هەم خواردن لەم کاتە زۆر پێویستە بەس من بەڕاستی لەگەڵ بەغاتە لەگەڵ وەزیری بازرگانی پەیوەندیەکمان نەبوو لەبارەی ئەو نرخانە ئێمە داوامان کردووە حکوومەتی هەرێمیشەوێت لەم کاتەدا ئەبێ داوای سەرەکی خۆی لە حکوومەتی ناوەند کە گومرگ لەسەر موادی خۆراکی هەڵبژیرێ چونکە پێشتر یەک بوو بە 5 لە بیدایەتی ساڵی 26 بوو بە 5 زیابوو ئێمە داواکەین لێرەوە هەمن لە حکوومەتی هەرێمی کوردستان هەن لە حکوومەتی ناوەندی بۆ ئەم بار و دۆخە ئیسا کە دروست بووە ڕێژەی گومرگەکە بخاتەوە ئەو ڕێژەی پێش 2026 کە لە سایەک بووە بۆ ئەوەی هاوڵاتی زەرمەند نەبێ بتوانین ئەو نقڵی کە پێ ئەدرێ زیادە تۆ بێتە خوارەوە بۆی هاوڵاتی قەرەبووی ئەو خەڵکە بکاتەوە ئەمە داوایکی سەرەکی ئەمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارە جێبەجێ بکات. ویستم پرسیاری بابەتی ئەو باجە گومریکانی عێراق لێ بکەم خۆت ئاماژەت پێکرد کە ئێستا بۆ سەر خۆراک ڕێژەکەی چۆن بەرز بۆتەوە پێشنیازی ئەوە شکر لە ڕێی کورساتەوە کە لا ببرێت. باجە گومریکەکان بەگشتی ئەگەر بێت و سیستمێکی کۆدا بە تەواوی جێبەجێ بکرێت و ئەم جەنگەش نامێنێ باجە گومریکەکان هەر پاڵنەر نابن بۆی نرخ بەرز بێتەوە؟ ئەمە تا ئیسا بڵین ئەوەی کە لە دەرۆزەکانی خواروی عێراقەوە دێت هەر ئەوەی نظامی سکۆدەکەی ئەمە داغەڵەبین باجی خۆمان باجی دەرامەتەکە لە سایەک ئەدەین باجی گومریەکەش هەر ئەدەین ئێمە بە چاڕوونیمان هەیە کە حکوومەتی نظامی ئیسکۆدەکە کە پارەکەمان لێوەرئەگرێت بە چاومان ڕوونە تریت ناگەڕێنەوە بۆ شتێکی ئەو لە سایەکە وەکو ئامانە وەرەگیرێت تا میزانیە ئەدرێت و ئەمانە حساباتی کتابەتی خۆیان نەکەن و تاو ینی لەم بار و دۆخە ئەبێ هەمومان هاوکاری یەکتری بین هەم حکوومەت هەم بازرگان بۆی هاوڵاتی زەرمەندی یەکەم نەبێت لەم بارە ئاسایشی خۆراک لەم کاتەدا زۆر زەرورە بۆی گرانی دروست نەبێت شت دروست نەبێت کۆمەڵی یاسا و ڕێسامانەیە لەبارەی جەیتەوە من داواشم کردووە ئمە لە کاتی کۆڕۆناکە تەجروبەمان هەیە نەمان دێش کوردستان بێ موادی خۆراکی بێ زەیت ئیسا لە بازار بوو دەودەزێ ئاکا ئەو شێوازەی کە ئیسا داوا پێ موافقەتی وەزاری تەندروستی وەرگیرە بۆ هێنانی ڕۆن و زەیت بەڕێی من لەم کاتە ئەوە هەڵگیرێ بەس فەحسەکان باشتر بکرێ چاکتێک کرێ لە دەرازەکان بۆیشتی خراپ دێت بەس بۆی لەم کاتە بتوانین بازرگان بە ئاسانی ئەو موادانە داغڵ بکەن بەبێ گەڕانەوە بۆ وەزارەت و موافقات و درێژە زۆری ئەوێ ئەمە داوای بازرگانەکانە چەند جارێ من لەگەڵانە قسەم کردووە چەند خۆم لە زەیت و ڕۆنا ئیش ناکەم بەد لەم کاتە ئەمە بکرێ بەڕێی من زۆر باشە وەکو کاتی کۆڕۆنا وەکو بازرگانێکی بە ئەزمون و شارەزایەکی باشت لە بابەتی بازرگانی و بابەتی پیشەسازی و هاوردەکردنا هەیە چۆنی ئەبینی داهاتووی نزیک و دووری نرخەکان لە هەرێمی کوردستان ئایا پاڵنەرەکان زیاتر بۆن بە بەردەوامی هەر بەرز بێتەوە هاوڵاتیان بترسن یاخود نام بەرزبوونەوە کاتیەوە گەری هەیە دابەزێ خۆی ئەم نظامی ئیسکۆدایی کە بۆ بازرگان تەحویلاتی بۆکەن خۆی ئەمە هاوکاریەکە بۆ بازرگان بەڕاستی هاوکاریەکە یەکە تۆ حسابی بکەی حسابی نەقڵەکە بکەی حسابی ئەو کاڵای بکڕێکە لە وڵاتی مادی خۆراکی ئەکڕی بۆیە تەرکی زیاتر لە مادی خۆراکیەکەین لەبەر ئیساپی تابیسی هاوڵاتیانە هی حساب بکەی ڕابێت لەوانەیە هەر ئەینە ینی کەمتریشەکەوێ لە جگای خۆیان لەبەری بنی ئەمە دەحمێکی حکوومەتانی تۆ تەحویلاتی پارە بۆ ئەگا بەم نرخە ئەمە هاوکاری هاوڵاتیان وە جیاش نەکراوەتێنی ئەمە کە کاڵایانین بۆ عێراق هیچ ڕێگاگرێکمان لێ نەبووە بڵین بۆ کوردستان نێن و بەم سەعرە هەموو عێراق وەکو یەک ئێمە تەسعیرەت دارێت و زیاتریش بەڕێز سیروان محەممەد بازرگان و هاوردەکار خۆشحاڵە کردین زۆر سپاسمان زۆر سپاس بۆ بەڕێزی سپاس.